ئەو هەڵوێستەی ئێستای فەڕەنسا مامۆساعەلی بافیرە میری کۆمەڵی ئیسلامی لەسەر چەند پرسێکی جیهانی و ناوخۆیی تایبەت بە ڕەوشی موسڵمانان لە ئێوارە کۆڕێکدا لە ئاشاری هەولێر وتارێکی پێشکەش کرد. لا بەشێکی وتارەکەیدا دەربارەی وێرشانەی لە فەڕەنساوە کراونەتە سەر ئیسلام و موسڵمانان مامۆسا ڕایگەیاند. هەر لە سەرەتاوە ئالمانیەت و سیکۆلاریزم لەو وڵاتە زۆر بە توندی گیراوەتە بەر، بۆیە سەرۆکی فەڕەنسا کەوتۆتە هەڵەوە و دەڵێت ئیسلام لە قەیراندایە. ئەو هەڵوێستەی ئێستای فەڕەنسا ئەڵبەتەوە قەدیمە، بۆ زانیاریتان فەڕەنسا کاتی خۆی کە ڕێنسانس لەوێوە سەری هەڵدا، ئەوانە هەر لە سەرەتاوە ئەلمانیەت و سیکۆلاریزمیان زۆر بە توندی گرتووە، هەر لە سەرەتاوە وا بوون. بە تایبەتی ئەو ماکڕۆنەی ئێستا کە من پێم وایە سەرنجامیشی باش نابێ کە باسی ئیسلامی کە دەڵێ ئیسلام لە قەیراندایە. نا، بڵێ مسلمان لە قەیراندان، ئەوە ڕاستە، بەڵام قەیرانەکانی مسلمانان هیچین وەڵا زۆری هی نەزانی و دواکەوتوێتی خۆیانە لە دینەکەیان و بەشێکی زۆریشی هی ئەو زلهێزانەیە کە گرفت و کێشیان بۆ دروست دەکەن. بۆی مسلمانان بەخۆیانەوە سەرقاڵ بن لە شوێنێک کە مسلمانان دەیانوێت قەوارەیەکی ئیسلامی هەڵبژێرن، وەکو لە میسر، وەکو کاتی خۆی پێشتر لە جەزایر، وەکو لە فەڵەستین، وەکو لە لیبیا، وەکو لە تونس، وەکو لە هەر شوێنێک تەماشا دەکەی نایەڵن. کەسێک دێنن کودەتا بەسەردا بکە و دەعمی دەکەن، هاوکاری دەکەن بۆی کە ئەو ئیرادە ڕاستەقینەی مسلمانان کە لە قەوارەیەکی سیاسیدا بەرجەستە بوو کە ڕەوایەتی پێدراوە لەباری بەرن. بە هەر حاڵ شێوەی دژایەتیکردنی ئەوان بۆ ئەهلی ئیسلام زۆرە. مسلمانان لە قەیراندا نەگەنا لە ڕاستی ئیسلام لە هیچ قەیرانێکی نییە. ئیسلام هەر ئەو ڕەحمەت و بەرەکەتەیە کە کاتی خۆی لە ماوەی چارەگە سەدەیەکدا نیوەی دنیای ئێستای ڕۆشن کردەوە. ئەو ئیسلامی ئێستاش ڕەوی هەر لە توانادا هەیە ئەگەر ئەهلی خۆی بۆ هەبن. هەمیشە بەڕێزان دنیا لە باوەشگرتن. هەروە پەیوەندیدار بە دۆ خێرەمی کوردستانەوە ئەمیری کۆمەڵ وتی چەندین کەس لەم وڵاتەی ئێمە ناو و ناوبانگێکی باشی هەبووە و خەڵک گوێی لێگرتوون و ڕێزی لێگرتوون، بەڵام پاشان لە ئەنجامی باوەش بە دنیاداکردن بچووک بوونەتەوە و پوڵکاونەتەوە. هەمیشە بەڕێزان دنیا لە باوەشگرتن و گوریس لە بن دنیا ڕاخستن و چاو لەسەر دنیا شڕداگرتن ئینسان بچووک دەکاتەوە. یعنی ئەگەر ئێستا بۆتان باسکەم چەند کەس لەم وڵاتەی ئێمەدا ناو ناوبانگێکی باشیان بۆ کاتی خۆی ئەهلی خێر بوون، خەڵک گوێی لێگرتوون، ڕێزی لێگرتوون، بەڵام دوایی لە ئەنجامی باوەش بە دنیادا کردن و گوریس لە بن دنیا ڕاخستن بچووک بوونەوە، پوڵکاونەوە. لە خۆمان وریابین ئێمە بە خواپەرستی و بە دینداری و بە خزمەتی ئیسلام گەورە دەبین، بەهۆی ڕووکردنە دنیا گچکە نەبینەوە. ئەڵبەتە دنیا بای ئەوەندەی کە تێیدا دەژی دەبێ گرنگی پێ بدەی، بەڵام نەیکێ ئامانژت، نەیکێ ئامانش هەموو غەم بچێتە سەر دنیا. لە ڕاکردنی هێندێک لە دەوڵەتانی عەرەبی بەرەو دەربارەی ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی ژمارەیەک وڵاتی عەرەبی لەگەڵ قەواری جوولەکە، ئەمیری کۆمەڵ وتی زلێزان دێنن گۆڕانکاری دەکەن لەو ڕژێمانەی ناوچەکەدا و کەسانێک دێنن وەک بوو کە شوشە بەدەست خۆیانەوە بن، ئەوە بۆ ئەو مەبەستانەیە. شتێکی دیکە کە بازاڕی گەرمە ئێستا بریتێ لە ڕاکردنی هێندێک لە دەوڵەتانی عەرەبی بەرەو ئاساییکردنەوەی بارودۆخیان لەگەڵ قەواری زایۆنی، لەگەڵ ئیسرائیل، لەگەڵ جوولەکە. جا ئیسرائیل ماشەڵڵا ناویشی زۆر مبارەکە. ئیسرائیل وشێکی عیبری یعنی عەبدوڵڵاه، ئیسرا یعنی عەبد، ئیل یعنی ئەڵڵاه. ئەمە نازناوی یعقوبە عەلەیهی سەڵات وسەلام کە کوڕی ئیسحاق و ئیسحاق کوڕی ئیبراهیمە. ناوەکە زۆر مبارەکە، بەڵام قەوارەیەکی نەگریسیان بە زوڵم مستەم بەدەست لە پشدانی ئەمریکا و رووسیا و بەریتانیا و زلهێزان فەڕەنساوانە لەسەر زەوی مسلمانان لە شوێنێکی مبارەک کە دووەم قیبلەی مسلمانانە و سێم حەڕەی مسلمانە دروست کردووە. ئێستا هەندێک لە دەوڵەتانی عەرەبی بەداخەوە کە تا ئێستا بەحرەین و ئیمارات چوون، سوودانیش بە حسابەوە بەتەمایە و دۆناڵد ترامپی 5 کەش سەرەیان گرتووە. من لێرە هەر ئەوەندە دەڵێم کە کاتێک کە زلهێزان دێنن گۆڕانکاری دەکەن لەو ڕژێمانەی ناوچەکەدا و کەسانێک دێنن وەکو بووکە شوشە بەدەست خۆیانەوە بن، ئەوە بۆ ئەو مەبەستانەیە. ئەگەرنا لەگەڵ ڕەخنەشمان لە عومەر حەسەن بەشیر و ئەوانە هەتا ئەوانە بوون ڕێیان نەبوو کە بێنن سوودان دەیە تۆ لەگەڵ
ئیسرائیلدا بارودۆخی خۆت ئاساییکەوە. ئیسرائیل جوولەکە ئەگەر بوێ بارودۆخی خۆی لە ناوچەکەدا ئاسایی بکاتەوە دەبێت لەگەڵ فەڵەستینەکاندا ئاسایی بکاتەوە. زوڵمی لەوان کردووە، ئێستاش بەردەوام زوڵمیان لێ دەکات. وتارەکەی مامۆستا عەلی باپیر لە ئێوارە کۆڕێکی هەردوو مەڵبەندی سێی هەولێر و یانزەی دەوروبەری بە ناونیشانی سەرمەشق و پێشەنگ بوون ڕێکخرا بوو.